خەریکە گریان مێ بۆ حاڵەتەکە مەدینەم بینی بەو شێوازە لەو کاتێککە گەیشتمە ئاستی قبری پێ سەلەم بە خەڵکی پاسخەمت بڕاوەستن لێرە با سەلامە لە ڕەسوڵ اللهکەین یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە عورف و عادەت و کۆمەڵی کوردەواری ئێمە بۆتە عادەتێک کە لە خۆشەویستیمان بۆ ئەو زاتە پیرۆزە بۆ ئەو گەورەتی مەخلوقی خوای گەورە کە ڕەسوڵ الله ڕوحم بە قوربانی بێ الحەمدولله کە پێگەیشتنە ئەم ساڵش لە خزمەتان سوپاس بۆ مامۆستایانی بەڕێز لەم مزگەوتە پیرۆزە کە ئەم مەراسیمە جوانان سازە لەم ئێوارەخوانەیە بۆ یاد لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم من لە ساڵانی 2021 و دوو سێوانە کە لە تەلەبەم لە زانکۆ الحەمدولله یەکێ بووین لەوانەیە ئەو کاتە ئەو عورفەمان داهێنا کە ساڵانە لە ناو زانکۆکانە شیرینی تەوزیع کرێ بۆ بنیاد لە دایکبوونی پێغەمبەری صلی الله علیه و سەلەم ئەوە کە ئەومان کە بەنەریتێکی جوان و تا ئێستاش الحەمدولله ساڵانە دووبارە بێتەوانە و هەر بۆ خۆی ئەم جۆرە نانخواردن و مەراسیمانە کە کۆمەڵە میوان تۆ کۆمەڵە دۆست و ئەحباب و خۆشەویست کۆبنەوە لە شوێنێکە نانە بخۆن بۆ خۆی شتێکی مباح و عیبی نییە بۆ ئەو مەسەلەش مەسەلێکی اختلافیە لە بینی زانایانە بەڵام لە هەر چۆنە بێت من وەکو مامۆستایە کە من پسپۆری دینی نیم پسپۆری شەریعەت نیم بەڵام ئەوەنەی کە بزانم وەکو عورف و عادەتێک و عادەتێکی کوردەواری ساڵانە ئەم بۆنەیە کراوە و ئەگەر بێ شەرعێکی تیانە بێ مخالفەیەکی دینی تیانە بێ ئیتر عیبی چییە و کێشی چییە و ساڵانە لە نەتیجە لە خۆشەویستیمانە بۆ ڕەسوڵ الله من لە بەپاس لە مەکەوە هاتینەوە بۆ مەدینە لە GPS سەیرمە کرد لە شوێنەکە ئەمزانێ ئەم ئاراستەی گۆڕی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە مەدینە خەریکە گریان مێ بۆ حاڵەتەکە مەدینەم بینی بەو شێوازە لەو کاتێککە گەیشتمە ئاستی قبری پێ سەلەم بە خەڵکی پاسخەمت بڕاوەستن لێرە با سەلامە لە ڕەسوڵ اللهکەین ئەم هەستەیەکی ئێستا پێ دەڵێم یعنی کاتێککە بچتە مەدینە لە نزیکەوە گۆڕی پێ سەلەم ببینی و سەلامی لێ بکەیت هەستێکە دووبارە بوونەوەی نییە هیوادارم دووبارە بچمەوە مەدینە و لە نزیکەوانە با خزمەت پێ سەلەم شادمەوە ئینشەڵڵا